سەبارەت بە هەمان پرس میوانمان هەیە لە ئەستۆدیۆ بەڕێز فیراستێق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ بەخێر بێن. هۆکارەکەی دەڵێن بەرزی نرخی دۆلار و ناردنێتی بۆ ناوەڕاست و خوارووی عێراق ئەگەر وایە بەشی ناوخۆ ناکات دەبێت هۆی گرانبوون بۆ دەنێردرێ. بەڵێ سپاس بۆ بەڕێزت کاک کۆمار. طبعا سەبەبی یەکەمیان کە بەرزبوونەوەی بەهای دۆلار بوو بەڵێ ئەوەی کێکە لە سەبەبەکان طبعا هێلکە بە شێوەیەکی گشتی وە شتومەکەکان بابەتە خۆراکیەکان زۆر جار لە وڵاتانی دەوروبەر کاتێک گرانە بێت یعنی بە شێوەیەکی با بڵێن ئۆتۆماتیکی لە هەرێمی کوردستانیش با بڵێن گرانە بێت زۆر جار ئێمە و بازاری هەروەها بازارەکانی خواروو ناوەڕاستی عێراقیش یعنی هەرێمی کوردستان بە شێوازی لە شێوازەکان کارتێکراوە بێت بۆەوەی کە کاتێک خستنە ڕوو لە بازارەکانی ئەوێ کەمە بێتەوە کاریگەریکی لەسەر هەرێمی کوردستانە بێ بەڵام هۆکاری یەکەم کە ئاماژەت پێدا بابەتی بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عێراقی ئەوەی شەکە لە هۆکارەکان ئێمە ئەگەر باس لە ئەو گرانبوونە هەنووکەیە بکەین کە هی ئەمڕۆیە کە لە ئێستاە ڕوویداوە یان ئەم ماوەیە ڕوویداوە ئەو بابەتە زیاتر ڕەبتی بە بابەتی بەرزبوونەوەی بەهای دۆلارۆکۆ ئاماژەمان پێدا و کە چوینەتە ناو وەرزی سەرما عادەتەن لە زستانان و لە وەرزە ساردەکانە خواست لەسەر هێلکە و ئەو بابەتە خۆراکیانەی کە لە هێلکە دروستەکرێ بۆ نمونە شیرینیەکان خواستی زیاتر لەسەر بێت ئەمە واکات خواست لەسەر هێلکە زۆر بێت. ئێمە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە 14,000 کارتۆن ئینتاجی هەرێمی کوردستانە لە هێلکەی خواردن. هەرێمی کوردستان پێویستی بە 7,000 کارتۆن لە هێلکەی خواردنە. بابەتەکە ڕەبتی بۆ نییە ناردنی هێلکەیەکی بێشومار بۆ خواروو ناوەڕاستی عێراق ئەوەی کە لە خواستی هەرێمی کوردستان بەپێی ئەو لیژانی کە لە محافەزات و پارێزگاکان هەیە بەرنامەی خۆیان هەیە بۆ پارێزگاکانی خۆیان و بڕی بەرهەمیان لە هێلکە چەندیان پێویستە ئەوەندەی گل دەدەنەوە هەندێک جار زیاتریش لە پێویستیەکە ئەوەی کە زیادە لە پێویستی بە تەکید دەبێ بیر لەوە بکرێتەوە بازاڕێکیان بۆ بدۆزرێتەوە نزیکترین بازاریش بۆ هەرێمی کوردستان بازاری خواروو ناوەڕاستی عێراقا حەزەکەین ئاماژە بە خاڵێ بدەین ئێمە ئاماژەمان بەوەدایە کە لە هۆکارەکان بەرزبوونەوەی نرخی هێلکەیە کە کارتێکراوە بە کۆمەڵێک هۆکار کە ستێپ بای ستێپ گەیشتە و قۆناغا هەمومان نەزانین هێلکە لە نرخی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە حدودی 3,000 دینار بۆ 4,000 دینار بوو وردە وردامە بەرز بووە هۆکاری یەکەم بەرزبوونەوەی نرخی کەرەستایلیکیەکان بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئەو گۆڕانکاری لە نرخی دینار بەرامبەر دۆلار لە ڕابردووە ڕوویدا لە کتوپڕێکە نرخی دۆلار بەرز بۆ و نرخی دینار دابڕێز فیراستێق ئێستا هۆکارەکان دیانن وەک باس یەکەیت هۆکارەستەڵێکەکەی بەرزبوونەی بەهای دۆلار نەکەوەی بنێردرێت یاخۆ نەنێردرێت لە بەرەوەی ئینتاج لە هەرێمی کوردستانە زۆرە ئێستا چی بکرێن نرخ بەڵێ و نزیک بوونەوە لە وەرزی سەرما حەزم کرد ئاماژە بەوە بدەم ئەم هۆکارانەوەیان کرد هێلکە گران بن لەسەر مستەوای دنیا زۆر جار هاوڵاتی ئەو ڕوونکردنەوەی زۆر گرنگە بیدەین بەراورد دەکرێت لە بینی ئەو نرخەی لە پێش ساڵی 2019 هەبوو لەگەڵ ئەو نرخەی کە ئێستا هەیە کە لە هیچ شوێنێکی دنیا نەماوە ئەمڕۆ ئێمە پرسیاری نرخمان کرد لە وڵاتانی دەوروبەر لەوێش کارتۆنی هێلکە گەشتۆتە 75,000 دینار ئەما مانگەێنێتە ئەو خاڵەی کە ئەگەر استراتیژ و پلان و کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە لە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ بژانەوەی کەرتەکانی ناو ئەم سامانە نیشتیمانیە گرنگە یەکێک لەوانە کە کەرتی بواری سامانی ئاژەڵە بە شێوەیەکی گشتی کە لە استراتیژ و پلان و کارنامەی کابینەکەدا هەبوو ئێمەش هاوتەریب لەگەڵ برنامەی ئەم کابینەی کارمان کرد گەیشتینەوە ئاستی کە بتوانین ئەمڕۆ لە هەرێمی کوردستان 14,000 کارتۆن هێلکە لە ناوخۆیان بەرهەم بێنین خۆ ئەگەر ئەم 14,000 کارتۆن بەرهەمەی ناوخۆ نەبووایە ئێستا ئەگەر هەموو دەرگاکانمان بکردایەتەوە بۆ هێنانی هێلکە لە دەروی وڵات کارتۆنی هێلکە لە ناو هەرێمی کوردستان بە 90,000یش دەست نەدەکەوت ئەو سعری کە هەیە بەرزە بەڵام بەرهەمی ناوخۆ وای کردو باڵانسەکە ڕابگیرێت و بەرهەمی ناوخۆ وای کردووە ئێمە ئومێد ناکەین نرخەکان یعنی پێمان خۆش نییە نرخەکان بۆ نەوەیە بەڵام لە ئاستێکین ئێستا توانین بڵین کە بەرنامەش هەیە و کار هەیە کاری جددی هەیە لە تەواصلین یەکێک لە بەرنامەکانەوە ئێمە ڕۆژی یەکشەمە کۆبوونێک لەگەڵ سەرجەم خاوەنی چەلگە پەلەوەریەکان ئەنجامەدەین و لەگەڵ پارێزگاکانە لەسەر خەتین لە لیژنەی پارێزگاکان کە بابەت پەیوەستن بە چاودێریکردنی بازاڕ دانانی نرخ بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لەوەی کە نرخ
لەو ڕادەیە زیاتر بەرز نەبێتەوە. ینی دابەزاندن زەحمەتە. دابەزاندن زەحمەت نییە طبعاً وەکو ئاماژەم پێدا بابەتی نزیکبوونەوە لە وەرزی زستان جگەلەوەی کە خواست لەسەر هێلکە زیاد دەکات و بەهای تێشوونی بەرهەمێنانیش لەسەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان زیاد دەکات. ئێمە لە وەرزی هاوین ئەڵە فکرن لە دەرەوە هەر بە دۆلار بەڵێ هەتا وەسایلی گەرمکردنەوەی هۆڵەکان ئێمە زانین غاز و گاز و ماوادی سوتەمەنیش لە ئاستی دنیا و لە هەرێمی کوردستانیش بەرز بووەتەوە. بەڵام ئەگە بارودۆخی خۆمان هەرێمی کوردستان بەراوردکەین بە وڵاتانی دەوروبەر حتا بە ئەوروپای بەرهەورد بکەین کەوان دامیان بۆ پرۆژەکانیان یعنی بە شێوازی لە شێوازەکان من بەو ئیمکانێتە مەحدودەی هەرێمی کوردستان بە پلان و استراتیجیکی جوان کە وەکو ئاماژەمان پێدا خۆی لە دیدگا و کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبینێتەوە کە ئەمڕۆ بەرهەمەکەی ئەوەیە بە شانازی ئۆتوانین بڵین ئەو بەرهەمەی لە هەرێمی کوردستانە هەیە بەرهەمی کێڵگە پەلەوەریەکانە و بەرهەم و ئینتاجی هەرێمی کوردستانە و دووبارە یەکەم و ئەگەر ئەو بەرهەمە زۆرەمان نەبووایە ئەو ئینتاژە زۆرەمان نەبووایە لە هێلکە ئەوە تا عێراق دەرگاکانی کردوتەوە دوایین بۆ زۆر بە کورتی چ بەرهەمێکی دیکە یا خستامانی ئاژەڵی هەیە لە هەرێمی کوردستانە کە پێویستمان پێی نەمابێت ئێستا بەڵام بە کورتی سوپاس. بەڵێ مریشکی گۆشت یەکێکە لەو بەرهەمانەی گەشتێتە خۆ بژێوی و زیادەمان هەیە لەو پێویستمان بە دەرەوە نیست. بەڵێ جان بەڵێ بەڕێز فیراستێک بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە ستۆدیۆمیان بوویت سوپاس بۆ ئامادەبوون و شرۆڤەکانتان بەخێرات. سپاس.